چۆن بزانم خۆشت دەوێم، چۆن بزانم خۆشت دەوێم، چۆن بزانم تۆ شۆک من وای، وەکو چۆن من خۆشتم ئەوێ و لە ناو دڵمای، چۆن بزانم لە ناو دڵت جێگام هەیە، وەکو چۆن من لە ژوانێدا هەر تۆم هەیە، چۆن بزانم لە ناو دڵت جێگام هەیە، وەکو چۆن من لە ژوانێدا هەر تۆم هەیە، چۆن بزانم پەنجەی پەشیمان بوونەوەم پێ ناگەزی و شێخی ناکەی ئەلەم ڕێیە. ئامادەبانی خۆشەویست، ئەمەی کە خوێنمانەوەیەکێکە لە شاکارە جوانەکانی کاک ئازادی کاک حەمەد. ئێوارەتان باش، زۆر بەخێر بێن سەران هاوڕێیان میوانانی کارێز دۆستانی شەعر و وێژەی کوردی. خۆم خۆشحاڵ زانم ئەم ئێوارە لەگەڵ ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. ڕوونێ دەکەم ئێوارەیەکی جیاواز بێ، ئێوارەیەک بێ تێکەڵکێش لە شەعر و وێژە و دنیا جوانەکەی خەیاڵ. دیارە پێشەکی وەکو خوێندنەوەیەک بۆ دیوانەکەی کاک ئازاد، ئەمە دووەم وەرەیە بۆ ئەم دیوانە کرێت. خوێندنەوەی یەکەمی بۆ کرا بە سوپاسەوەی کێتی نووسەرانی کورد لە تەلاری ئێڵسی لە دیالۆگ. ئەمە دووەم خوێندنەوەیە، چکە هەست دەکەم ئەو خوێندنەوەی یەکەم بە سوپاسەوە دەستیان خۆش بێ، بەڵام زۆر مافی خۆی پێ نەدرا، بۆیە پێم باش بوو خوێندنەوەیکی تێر و تەسەرتر، خوێندنەوەیکی باشتری بۆ بکەین، چونکە هەست دەکەم دیوانەکە زۆر شاکارە و ئەوەیشی بیخوێنێتەوە اینجا ئەزانێت چ دیوانێکی جوانە بەنام هاتووە لەم شارە. بەڕێزان، سەبارەت بە شێعر و شاعیر پێشەکیی نەچێ ناو بواری شێعر. دیارە ئەوانەی ئەمڕۆ لێرەن زۆربەتان بگرە هەندێکتان لە منیش باشتر ئەزانن شێعر چیە و چەند جۆری هەیە و پۆلێمکردنی چۆنە، باشکردنی شێعر چۆنە و ئەوە بە کاتەکەمان بەوە نەکوژین، چونکە من کاتێکی دیاریکراوم هەیە قسەی لەسەرەکەم. دوایی کاک ئازادیش دیارە سەرنجەتی بینیەکانی خۆی لەسەر ئەو دیوانە خاتەبوو. دوایی بەشی سێممان ئەوەیە کاک ئازاد دەنگی خۆی وەلاوەکانمان بۆ خوێنێتەوە لەگەڵ مۆزیکا. بەڵام دەربارەی شاعیر بەڕێزان، شاعیر کێ؟ ئایا کاک ئازاد بەپێی ئەو پرەنسیپانی کە هەیە بڵێین شاعیر؟ ئایا کاک ئازاد ئەم شەعرانی نووسیوە، ئەم دیوانەی نووسیوە شاعیرە یان شەعر نووسە؟ من لە گۆشەی گۆڤارێکە وەزانم دڵچن بوو کاتی خۆی لە ستونێکە ئاماژەم پێیدا زۆر لەسەر کەوتەوە، چونکە وتم شاعیر مانێ و شێعر نووسە جیاوازێکی زۆر هەیە. شاعیر کێ و شێعر نووس کێیە؟ هەموومان نەتوانین شێعر نووسین بەڕێزان. شێعر تەنها ئەوەی کێش و سەرباکی بۆ بکەوە ئاخیرەکانی لێ بچێت، بەڵام ئەگەر ئەو شێعرە بەدەربێ لە واتە، بەدەربێ لە زمان، بەدەربێ لە وێنەی شەعری، ئەو کاتە تەواو هیچ مانایەک بۆ شێعر نەبێت. بۆیە شاعیر پێش هەموو شتێک وێنەی شەعری زۆر زۆر گرنگە لە شەعرا، دواتر زمان، دواتر واتایەکی جوان ببەخشێ بۆ شەعرە، چونکە شەعر یعنی بچوونێنێ بەڕێزان. من بەپێی پیشەنی خۆم شەعر زۆر خوێندەوە، چونکە ئاوازی قورانی دانی شەعر زۆر دێتە بەرپرسمان. هەندێکی تەواو هەر بۆ شێعرێکە سادەیە من و تۆ ڕەنگ بێت تۆ باشتر لەو سەڵتی یعنی بەیتە بێمای هیچ ناچوێنێ، هیچ هەستێکیانێ هیچ ئەساسێکیانێ نازانم بۆ شەعر نییە. بەڵام شەعر وجودمان بێت لەو سیاقەکەزە ئەساسیەکەی هەیە، وێنایەکی شەعری زۆر یعنی سوڵەی شەعر. بۆیە شاعیر چییە؟ شاعیران پێناسێکی زۆر کورد یەکەم بەدەیان و سەدان پێناسی شەعری کراوە، پێناسی شاعری کراوە. من دەڵێم شاعیر ئەو وێنە کێشەیە، شاعیر ئەو وێنە کێشەیە کە لە جیاتی فڵچەکەی دەستی بە پێنە و سروشە وێنە دروست دەکات. بۆ جوانترین پێناسەی شاعیر، یعنی ئەو شعران هەر شعری وێنای شعری تێدا نەبوو تەواو شعر نییە، وشەی ڕیزکراوە تەنها. و ئێستا دێنە سەرەوەی چۆن کاک ئازاد بەپێی ئەم پرەنسیپانەی کێکە لە شاعر زۆر جوان دەکات.
زۆر جاری شواکە ڕاگەاندنە نەجار قەدرت لێکاو نەجار شار قەدرت لێکاو نەجار دۆخەکە قەدرت لێکاو ئەم دیوانە شەعری وڵاتان هەبێ لە شاری سلێمانی بەگاڵتەنەوە کراوە پایتەختی ڕۆشنبیری ئەمە لە شاری سلێمانی بەرهەمدا تا ئێستا کاک ئازاد هێشتا خەشبەڵانی ئەمە زەوەڕێ جوانی بۆی کردبوو پێ هەڵدەن و دەی چی بکەن ڕۆشنبیری نییە بەڵام لە شارێکی وەک ئێمە دوای بە کاک ئازاد خۆی بزانم بزانە تیراژەکەی چەندێک لێ فرۆشتا لە کاتێکدا ئەوەی بیخوێنێتەوە من خۆم دووەم ڕۆژ و سێم ڕۆژی جەژن دانیشتم بە دیاری تا درێژی شەوی بۆ بۆ خوێنە بۆی ئەم خوێنەوەی بۆ کەم ئێستا ڕێزات سەبارەت بە کاک ئازاد دوور نزیک ڕەنگە هەندێکتان ئاشناییتان لەگەڵێ هەبێتەوە ئەم کاک ئازادی کاکە حەما وەک بەلا فەرمانتی ناوێکی کوردواری جوان کاک ئازادی کاکە حەما نووری ساڵی 1964 لەدایک بووە شاری کەرکووک سێ بەرهەمی ئەمە پرۆفایلێکی بچووک سێ بەرهەمی چاکراوە تا ئێستا دوانی شەعر و دانێکشیان نازانم سەر مێژووی چیت ئەمە دووەم دیوانێتی دیوانی یەکەمیش خۆشبەختانە من دەستێکم دەستکەوتم لە یاسین خۆی بە ئیمزای خۆی لە نووسینی شەعری پەشیمان بوومەوە ئەمەش پێنووسی بە ڕەنگی خۆی بابینە سەر دەربارەی کتێبەکە بەڕێزان وەک گوتم کاتەکە من دیاریکراوە ناتوانم زۆر بچمە نایوەکینا زۆری لەسەر ئەوتێ ئەم کتێبە و شایانی ئەوەیشە زۆری لەسەر بوتێ بەڵام با بچینە ناوڕۆکی کتێبەکە دەربارەی کتێبەکە بەڕێزان ئەم کتێبە دیارە لە 440 لاپەڕە پێک دێت چاپخانەی چوارچرا چاپی یەکەم و 2024 لە ژمارە سپاردنی 1430 خانەی کتێب و مەڵگەناوەکانی بەڵگاخەوەی کە لێی نووسراوە ئەمە وەکو بیبلیۆگرافیایە کە هەرێکێک فعالیەتی بۆ شێوەی لێی نووسراوە دیزاینێکی زۆر جوانی بۆ کراوە دەستپێشی یەکەم بەڕاستی ئەوە یعنی کتێب ئەوە یان ژەن بەرهەمێنی یان بەرهەمێنێنی باشتر چۆن بە حکمی ئیشەکەم بیبلیۆگرافیاکەم هەندێک کتێبێ دوای 3 ساڵ ناو کتێبخانە تێک دەچێت هەم لاپەڕەکانی هەم بەرگەکانی بەڵام هاردکەڤەرێکی زۆر جوانی بۆ کردەوە ڕاستی بەڵام دینە سەر خەڵکی زۆر گرنگ ناونیشانی کتێب ناونیشانی کتێب زۆر گرنگە بەڵێزان پێنووسێک ڕەنگی خۆی بۆ ئەم ناونیشان من جارێ لەگەڵ کاک ئازادە باسی هیچمان نەکرد قسەشم لەگەڵان نەکردەوە ئەمە مەزەندەی خۆی تریان هەڵەم یانیشان یەکێک لە شتەجوانەکانی کتێب هەڵبژاردنی ناونیشان یعنی تۆ ناونیشانێک هەڵبژێری بۆ کتێبەکەت ڕەنگدانەوەی کتێبەکەت بێ یعنی ناوڕۆکی کتێبەکەت ڕەنگدانەوەی لەسەر ناوڕۆکی کتێبەکەت بێ بۆچی پێنووسێک بە ڕەنگی خۆی بەڕێزان هەست دەکەم لەم ڕۆژە یەکێک لە قورسترین ئەرکەکانی ڕۆشنبیر من لەگەڵ ڕێز لە قسەیەکەم یەکێک لە قورسترین ئەرکەکانی ڕۆشنبیر شاعیرش تەبعانەوەش بۆ خۆی ڕۆشنبیرە ئەوەیە کە تۆ پێنووسەکەت ڕەنگی خۆت بێ پێنووسمان لەم ڕۆژە ڕەنگی زۆر پێنووسێک بۆ حزب نووسێ پێنووسێک بۆ مەزهەبێک نووسێ پێنووسێک بۆ ئاینێک پێنووسێک هەیە بۆ کەسێک نووسێ یەک کەسێک باشە بەڵام زۆر گرنگە پێنووسێک بە ڕەنگی خۆی من ناونیشانی یعنی ئەو پێنووسە ئاوێنەی کۆمەڵگاکەت بێ ئاوێنەی خۆت چی ئەبینی ئەوە بنووسی ئەمە زۆر ڕەنگی ئەم هەنگاوە جەدیدانە لەدەست هەموو کەسێک نەیە تر کەسانێک هەیە بەشان حزبی ئاینێک مەزهەبی کۆڵانێک شارێک چزانم بەڵام پێنووسەکەی ڕەنگی دیکە ڕەنگی خۆی نییە بۆیە هەر سەرەتا کاک ئازاد ناوێکی زۆر جوانی هەڵبژاردە پێنووسێک بە ڕەنگی خۆی ئەوجا من ناوەڕەکەی بزانم هەر بەڕاستی وایە هەر بەڕاستی وایە ناوڕۆکی شاعرەکانی بەڕاستی ڕەنگی خۆیەتی کاریگەری کەسی لەسەر نییە ئەم زەلامە کاریگەری هیچ لایەنێک و هیچ دەسەڵاتێک و هیچ کەسێکی لەسەر نییە کاریگەری ئایدۆلۆژیای خۆی دەبێت کە ڕەنگی داوەتەوە لەناو ئەو کتێبە لێرەوە ئەکەینەوە پرسیار شەعرەکانی کاک ئازاد بخوێنیتەوە ئایا شەعر کارە یان کاردانەوەیە خەڵکانێک زۆر شەعر بۆتە پیشە هەموو جاڵێ شەعر بۆتە پیشە بۆ پێشەکی وتم شاعرمان هەیە و شاعریزمان هەیە شاعر بۆتە پیشە چونکە ئەڵێ یعنی بەقی فکر حەزەکەم ئەمشەو شاعر بنووسم ئەمشەو کەیفم پێی بە شاعر دەنووسم بە شاعر نییە بە شاعر نووسم من هەموو جارە ئەڵێم عەلیزە ئەنووسێت شاعر نانووسێت عەلیزە ئەنووسێت
شعر تۆ تەنها ئەوەی لەسەر تەدایگریتە سەر کاغەز ئیلهامەکە خۆی خۆستەکە جاری وا هەیە من حەز یعنی باسی خۆم ناکەم بەڵام خۆم خۆمە ناسم جاری وا هەیە بە دوو مانگ شعری نووسیوە جاری وا لە شەو ڕۆژێکە سێ شعر نووسیوە شتێک کارت دێکا تۆ کاردانەوە بە شعرێک دەریێنەوە کەوا بێ بەڵێزان زۆربەی نووسەرەکەورەکان زۆربەی شاعیرەکان گفتوگۆکانیان خوێنەوەڵێن گەشتوونە ئەو قەناعەتی کە شعر کاردانەوەیە کار نییە شتێک کار دێکا تۆ بە شعر دەریێنەوە من لێرە شعرێکی کاک ئازادم هەڵبژاردووە بزان ئەم شعرە چەند جوان خۆی ڕوونی ئەکاتەوە کە شعر لای کاک ئازاد کارێکە کاردانەوەیە خۆی ڕوونی ئەکاتەوە بە شعر یعنی پێویست ناکە پرسیارشی لێ ئەگەر شعرەکانی بخۆی تۆ خۆی ئەزانێت بزانم شعرە ئەڵێ چی شعرێکی زۆر جوان نووسراوە جێژوان نیشتیمانی عاشقان لێرەدا ئەڵێ چی گەشتی ئێوارەی خەیاڵم بۆ ئەزمەڕە گەشتی ئێوارەی خەیاڵم بۆ ئەزمەڕە هێشتا نەکەوتومەتە ڕێ هۆنراوەیەک ناسک ناسک ڕێم لێ دەگرێ من نازانم چۆن بینوسم دێر دێر بیخەمە سەرفەڕا وەکو گوڵی بەرشەولمە جەستەی تەوا پیاسەی خەیاڵی ئەم جارەم بە شەقامێکی ناو شارە کە تۆم لەگەڵ نەبی هەموو شارم لەگەڵا بێ من دەزانم تەنیا دەبم غەریبیم هەر پێوە دیارە لەم شیعرەمدا دوا ئۆغری خەیاڵی من بۆ جێژوانە گومانی تیانیە جێشوان نیشتیمانی عاشقانە لێرەدا ئەڵێ چی کاک ئازاد ئەڵێ ئەوە ئەڕۆمە ڕێوە شعرێک ڕێگان پێ ئەگرێ کەوا بێ ئیشی شاعرەوەیە تەنها داگیتە سەر کاغەز تۆ ناتوانانی بڵێ من شعر نووسم یان ناینووسم ڕێک دێتە مۆختەوە شاعری باشیش ئەوەیە لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی وێنای شعری لە ڕووی واتە ئەم سێ ڕەگەزە زۆر گرنگە لە شعرە ئەبێ وجودی هەبێ لە شعرە شاعیر تەنها ئەوەیە ئەو شعرە وەرەگێڕێ بەس تەرجمەی کاتە سەر کاغەز بۆیە ئەلێرە ئەگەینە ئەو قەناعەتە ئەوەی کتێبەکەی کاک ئازاد بخوێن و ئەزانێت شعر لای کاک ئازاد کاردانەوەی ئەمە خاڵی یەکەم کە خاڵی شاعیرە سەرکەوتووەکانە من جارێ باسی خاڵەکانەکەم خاڵە سەرکەوتەمە با بزانین ئەجە هەرم زەلامە بەڕاستی پێڵێن شاعیر ئەمە خاڵی یەکەم ئەمەی پێڵە خاڵە سەرکەوتنەکانی دواتر بەڕێزانی کێتر لە خەسڵەتە جوانەکانی کاک ئازاد هەمیشە بە عەشقەوە ئەژێ یعنی شعرەکانی خوێنیتەوە هێشتا هەستەکەی چکات دکتۆر هیگۆ نووسەرێکی فەڕەنسی گەورەیە ئەڵێ قیمەی لوتکەی داهێنان یعنی قیمەی ئیبداعەوەیە تۆ دڵێکی مناڵی ببێ لەگەڵ خۆتا بۆ گەنجی پێی دڵت هەر مناڵی بمێنێتەوە هەستەکەم تەمەن تەنها لە ڕووی بایۆلۆجیەوە بە کاک ئازاد وێراوە تەمەن نەیتوانیوە وێنە جوانەکانی لێ ببات ئەوەی شعرەکانی ئەخوێنێتەوە زۆر گەنجانە نووسراوە یعنی هەستەکەی کەسێکی تازە هەڵەچێ ئەها چۆن لە خۆشەویستی و چاوچاوکی و ئەو کەسانی کە تازە پێی ئەگەن بەو ڕۆحیەتە شعرەکانی نووسیوە کەوا بێت تەمەن تەنها لە ڕووی بایۆلۆژیاوە وێراوە بە کاک ئازاد لە ڕووی فکریەوە نەیوێراوە بێت جارێ هێشتا گەنجانە ئەنووسێت بزانە لێرە لەم شعرە چەند جوان ئەڵێ دەمێکە بەجێت هێشتوم دەمێکە بەجێت هێشتوم من نازانم ئاخۆ دڵم وەک خۆی ماوە دەمێکە بەجێت هێشتوم من نازانم ئاخۆ دڵم وەک خۆی ماوە سەردەمانێ لای کچێ بوو وتیان ئەگەر خانوش بوو بێ ئێستا بۆ بە کەلاوە وتم نانا وانییە دوێنێ بوو هەواڵم پرسی ئەو کەلاوەیە دڵی من هێشتا لەوێ چاوەڕێیە وتم نانا وانییە دوێنێ بوو هەواڵم پرسی ئەو کەلاوەی دڵی من هێشتا لەوێ چاوەڕێیە ژنێک نوێژەنی کاتەوە چاوەڕێیە ژنێک بۆ خۆی بیباتە لێرەدا یەکێک لە ڕەگەزە جوانەکانی شاعیر ئەوەیە دایمەن بە عەشقەوە بنووسێ هەندێک شاعیرمان هەیە بەداخەوە یعنی کە ئەگاتە 30 بۆ 35 ساڵ ئیتر شعرەکانی ئەبێتە وەسیەتنامە یعنی ماڵ ئاواییەکە و دەیچی و ئەبێتە وەسیەتنامە و ماڵ ئاوایی لە دنیا و خەم ناکی و جێهێشتن و کاک ئازاد هەست دەکەم هێشتا ژیلەمۆی عەشقێکی جوان
لبن غەڵوزەکە هێشتا سەردەرە چاوەڕێی ها کەسێکی سەردەرکە خۆ ماڵە مشکلت بۆ دروست ناکەم کەسە لێرە نییە خۆ ئەدرسم لای وەزارەتی ناوخۆ کێشەی بۆ دروستکە باشە گەر شتێ بۆ من حەقم لەبەرەوە یەکێک لە خەسڵەتە جوانەکان کاگازاد ئەگەر مشکلی بۆ دروست نەکەم لای وەزارەتی ناوخۆ ئەوەیە هەمیشە بە عەشقەوە ئەنووسێت ئێستاش ئەو ژی لەمۆیە لە ڕۆحیان ماوە هەر بۆ خۆی بەڕاستی شاعیری جوان ئەگەر تەجریدی کەیان لێی ببڕی لە عەشق شتێکی یانامێنێتەوە شاعیر ئەبێ هەمیشە بە عەشقەوە بنووسێت بەڕێزان ئەو تواناکانی کاک ئازاد لەکوێیە لەم شعرە ئەمەنە جوان توانەکانی خۆی ئەخاتە ڕوو یعنی جیاوازی نێوان شاعیر و غەیرە شاعیر چییە بن و شاعیر بن و ئەمە یەکێکە لە شعرەکانی بن و شاعیر بن و وەک چۆن شەوانە دەنووستی خەون ببینە خەون خەون خەونی شاعیرانە بۆن کە شاعیر بۆن کە وەک چۆن بۆنچێکان بۆن دەکەن خۆ تۆ توانای بۆنکردنی گوڵت هەیە بنووسە شاعیر بنووسە لە شیعردا وەکو ساحیرەکان تۆ توانای هەڵفڕینت هەیە لێرەدا چیە بەڕێزان تەماشاکان شاعیر هەنێک جار بە وشەی سادە و بە ڕستەی سادە ئەو گوشانە ئێمە ڕۆژانە لەسەر زارمانە بەڵام کاتێ شاعیر ئەیوانێتەوە وەکو سەحرێک وایە ئەڵێ باشە ئێمە ڕۆژان تر بۆ پەیمانی بەم شتانە نەبرد ئەوە خۆی لە توانای هەڵفڕینت هەیە یەکێک لە خەسڵەتە جوانەکان شاعیر ئەوەیە پێش کەسەکانی تر هەستی تێ بکە هەست بەو شتە بکە کەسەکانی تر لە دواوە دوای 2 مانگ 3 مانگ بەڵام شاعیرەکە هەها ئەڵێ چی بۆ نەکەی و ئەی بینیە بۆ نەکە و دوای ئەڵێ بنووسە اینجا بنووسە هەندێک وشە هەیە مەسەڵەن بۆ نمونە کە کەسانێک وەکو دکتۆر عەبدوڵڵا پەشێو ئەو ناوە خۆ لە خۆڕا دروست نەبوو ئێمە کاڵێن عەبدوڵڵا پەشێو هێشتا دیوانەکەمان نەبینی ئەڕۆینی کڕین کتێبەکە عەبدوڵڵا پەشێو تەوا ئیمپراتۆری شەعری کوردی یەکێک لە شەعرەکانی ئەڵێ چی بزان چەند بە زمانێکی سادە زمانێکی خۆش بەڵام ئەو شانەش ڕۆژانەی مە لەسەر زارمانە بەڵام پەیمان پێی نەکردووە هەر بۆ ئەو خەیاڵەشمان هەیە بەڵام پەیمان پێی نەبرا عەبدوڵڵا پەشێو ئەوە شاعیرە پێی پێبا شەعر نووس نییە بەقەیەت ئەو نقطە شاعیرە ئەڵێ چی ئەڵێ من دەفەرێک پێ ئەزانم دوژمنی هەموو سەوزێکە دۆلار نەبێ من دەفەرێک پێ ئەزانم قەستە سەری هەموو زەردێکە زێڕی بەرزەعەیان ئەمە ڕۆژانە لەسەر زارمانە حەقیقەتێک هەموومان نەزانی بەڵام بۆ ئەو پێش ئێمە پێی پێبرد وەک وشەسازی وەکی وەکو سەحرێکیش دەریکرد هیچ وشەیەکی غەریب نامۆ نەبوو لە ناو ئەم شەعرە هەموومان وشەکان بەکاردێنی بەڵام ئەوە کاک ئازاد ئاماژەی پێکا لێ بۆن کە و ببینە و تۆ توانای هەڵفڕینت هەیە پێش خەڵکی تر هەڵفڕێ بەڕێزان قسە زۆرە دەربارەی بەڵام خەڵێ یەکێ لە خەڵە گرنگەکان کاک ئازاد یەکێ لە خەسڵە جوانەکانی ئەوەیە وەکو شاعیرێک ئێمە زۆربەی شاعیرەکانمان زۆربەی نووسەرەکانمان بەداخەوە ئەکەونە ناو ئەو تەڵەیەوە بەخۆیانیش نازانن جیاوازی نێوان نیشتیمان شتێکیمانەیە پێڵی نیشتیمان لەگەڵ وڵات لەگەڵ دەسەڵات ئەمە سێ چەندی جیاوازە نیشتیمان بۆ خۆی شتێکە دەسەڵات شتێکە دەوڵەت و وڵات شتێکی ترە حکوومەت شتێکی ترە ئەمە هەر کەسە چەمکێکە و ئێمە زۆربەی نووسەرەکانمان بەڕێزان بەداخەوە هەشتێکی نامۆ ئەبینن لە دەسەڵات ئەکەونە زەمکردنی نیشتیمان بەڕاست و چەپی نیشتیمان دێتە خوارەوە کاکە نیشتیمان پیرۆزە نیشتیمان هینە و دەسەڵاتدارانە نییە نیشتیمانی ئێمەیە کاک ئازاد زۆر زیرەکانە خۆی لەو نقطەیە قوتار کرد بۆڵم قوتار چکە هەنێک نووسەرمان هەیە بەڕێزان زۆر ئێستا پێتان شۆکە بێ وەکو سەڵدمەیەک وایە ئەگەر پێتان بڵێم یەکێک لە نووسەرە گەورەکانی کورد کەوتەنا ئەو هەڵێ و بەخۆی نەزانێت ئەگەر ناوکەشتان پێ بڵێم یەکێکە کە من خۆم زۆر شێت و شەیدای ڕۆمانەکانی بەڕێزان بەختیار عەلی یەکێکە لە عەقڵە گەورەکانی کورد یەکێکە لە محەڕەکەکانی میکانیکی کورد باشە لە یەکێک لە ڕۆمانەکانی کەمە خۆم ئێستاشی پێوێ زۆر شێت و شەیدای شتەکانی بەختیار عەلی بەڵام بەختیار عەلی کەوتەنا ئەو تەڵەیەوە بەخۆی نەزانی لە یەکێک لە ڕۆمانەکانی لەسەر زاری پاڵەوانی ڕۆمانەکەوە بزانم شاری مۆسیقا ڕسمیەکانە
ئەڵێ هەر لە فڕۆکەخانەی بەرلیندا بە زیمان و بەرێکم کردەوە وتم ئەی نشتیمان من مەفتونی تۆنی مشێوەتم بیر ناکەوێت کە ئەمە بۆ خۆی زۆر غەڵەتە وەکو توانجێک لە شارەکەی بێکەس ئەڵێ ئەی نشتیمان من مەفتونی تۆ مشێوەتم بیرکەوتەوە چۆن ئەبێ لە سەرزاری بەختیار عەلێکی گەورە نشتیمانی ببەستیتە دەسەڵاتەوە حزبێک لێرە زوڵمەکات تۆ نشتیمانەکەت لەبەر چاو بکەوێت نشتیمان زۆر عەزیزە بەڕێزان نشتیمان تەنها حزبێک نییە هین کاک ئازاد نییە هین مامۆستا تاریخ و هین شێوان کەرکووکی فڵان نییە نشتیمان هی هەموومانە ئەگەر حزبێک شتێکەکە ئەو کێشەی ئەوەیەتی مێژوو بۆ خۆی نووسێتەوە دەسەڵات زوڵمێکەکە بەڵام خۆنابی ئەمە کوردبوون خۆمان نشتیمانی خۆمان لەبیر بکەین بە پێچەوانەوە ئیشی ڕۆشنبیر ئەوەی نشتیمان جوان بکاتەوە ئێمە هەموومان زانیمان لە خۆپیشاندانە گەورەکانی میسر دوو مانگ ئەو شەقامانە گڵپەیە کرد و شەڕ و هۆسە هەر ئەو شەوەی کە حوسنی مبارەک دەستی لە کار کێشایەوە سەرۆکی گشت ئەدیبانی میسر هاتە سەر شاشەوەتی وڵای سەبڕۆ شەقامەکان خواردەوەدەی تەواو شەقامەکانی حوسنی مبارەک نییە تەواو شەقامی ئێمە هی مسڕێکانە بڕۆ پاکیکەن ئەمە نشتیمانە کاک ئازاد لێرە بەڕێزان سی چەند جوان ئەڵێتی منی ئەمە یەکێکە لەو شعرەیە خۆم زۆر معجبی بوو بۆ شعرەیە ئەڵێ لە بەرنامەمدا بوو بڕۆم نشتیمان بەجێ بهێڵم لە بەرنامەمدا بوو بڕۆم نشتیمان بەجێ بهێڵم سواری بەلەمێک بم بە دڵێکی شکاوەوە سەما بکەم بەسەر شەپۆلی ئاوەوە وتم دەڕۆم نشتیمان بەجێ دەهێڵم ئیتر ناگەڕێمە دواوە گەر نامۆیش بێزارم کاو ئۆقرە نەگرم چی عیشقیشە بمسووتێنێ و لە ڕێی بمرم نەک هەر ئیجا چی دەریایە چی قاچاقچی و چی مافیایە ژێر ئاوم کەن نەیەمەوە بۆ کوردستان وەک ڕەهەندێک ئێرە بکەم بە تاراوگە و غوربەت دەکەم بە نشتیمان بەڵام ئاخ چی بکەم گریانی دایکم نەیهێشتم بەڵام ئاخ چی بکەم گریانی دایکم نەیهێشتم ئاگری بەردایە دڵم و ئازاری گەیشتم شتم ئەمە بەڕێزان لێرەدا گریانی دایکم نەیهێشتم لێرە دایک هەستەکەم شتێکی تەنها بایۆلۆجیە وەکو دایک بەکارهێنێ کە تۆ کاتێ نشتیمان جێدێڵی هەموو شتێکە بێتە دایکت ناڵێکی ساوە ئەبینی نشتیمان لە چاق و مناڵە خوێنیتەوە ئاڵاکەت ئەبینی کاتێ لە سنوور دەرەچیت ئەوە بێتە دایکت جانتاکەی دەست دەبێتە دایکت یا دەوەرەکانت دەبێتە دایکت لێرە کاک ئازاد زۆر زیرەکانە وشەسازی بۆی کردووە ناو هەموو ئەو شتانی بەکار نەهاوردە تەنها دایکی بەکارهێناوە وەک هێمایەک بوو هەموو ئەو شتانی کرد بۆیە بەڕێزان لێرەدا کاک ئازاد زۆر زیرەکانە توانی خۆی لەو دڵێ قوتار بکات کە لە ڕێگای شعرەکانیەوە وتی ئەوە ڕۆشنبیرە نشتیمان جوانەکاتەوە کە زوڵمێکمان لێگرێ مانای ئەوە نیە ئێمە بە نشتیمان بەڕاست و چەپێ زەڕبێک لێدەین یەکێکی تر ئەمە ئەکەمە دۆ قسە زۆرە بەڵام مایکیش زێتێڵم بۆ کاک ئازادیش خۆی ئەگەر هەر سەرنجە تێبینی کێ بێ توانای شاعری لای کاک ئازاد یەکێک لە صیفاتە جوانەکانی شاعر کە من لە شعرەکانی بەدیم کرد بەڕێزان ئەڵێ ئەوەیە کە شاعیر توانای وەسفکردنی هەبێ ستایشکردن یعنی قسەکانی ئەو لە زبر نەبێ کە هەموو کەسێکی ئاسایی بڵێ ئێستا من هەندێک جار کەسێک شتێک دەرەبڕێ هەمان ئەو قسە هەمان ئەو بۆ چوونە کە شاعیرەکە دەرێ بڕێ جیاوازە کاردانەوەکەی ئەم ئێڕازێنێتەوە ستایشی جوانە وەسفی جوانە پیا هەڵدانی جوانە لەبەرەوە شاعیری با بڵێین ئەوە بەسەرهاتێکی خۆشی مەوەسا حەسەن زیرەکێ لەسەرەوە ئەڵێ حەسەن زیرەک شێر لە گوندێک ئەمێنێتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاهەنگێکە گێڕێ ئەلەوێ گۆرانێکی ئامینێ و نازانینێ ئەڵێ ئێوارە بەرخێکیان بۆ سەرە بڕن و لەوێ ئەمێنێتەوە ئیتر ئەڵێ ئەزانێ ژنی ماڵەکە ناوی ئامینەیە پیاوەکەڵێ ئامە بڕۆ ئەوە بێنە ئەوە بێنە و ئەزانێ ناوی ئامینێ ئیتر لەوێ ماسا حەسەن زیرەکی شێکێکە لەو بەهرانەی خوات دابوو پێی تەواو یەک جار ئەیوت ناگەڕایەوە و لەبەرشی ناکرد ئەلێو داینەکاڵێ ئامینێ و نازانینێ وەی لە زیڕەی پۆتینێ هەڵم بە باڵێ ئەلێ ئەو وەنراوی بۆتی و هەڵێتی ئیتر مەستە بێ
سەرخۆشە بێ ئەمەندە ئەخواتەوە هەر بە باڵای ئامینێ و ئامینێ و ئەمەندە جوان پێیا هەڵەداتەوە بەهانی کە خۆش خۆی دێتەوە ئەڕۆن کابرای خاوەن ماڵ بەرخێکی کەتە ناو سەرەکەیەوە ماسە حەزەن زیێویش بەڕەحمەت بێڵێ کاکە عەزیێت بالەوە زیاتر نەبینە ئەرگ لە سەرتانەوە تو دوێنەشەو بەرخێکت سەر بڕی و ئێستاش بەرخێ بۆ خێرە ئەڵێ کورە وڵای هەموو ڕانەکەت بدەمێ هێشتا کەمە کورە بەخوا ئەمە ئەوەنە ناشتین بۆ ڕۆژانتر لە چاوم تو ئەمەنە وەسفت کرۆ لە لەم جوانەوە بۆ ئێستا بەخوا ئەمە کورە خۆ ئەمە مای ئەوە نیە تو ئاوە بە جوانی وەسفیکی ئەها کاردانەوە چۆنە بۆ شاعیری زیرەک ئەمەندە جوان پێ هەڵەدا ئەو شتا ڕەنگ بێ ئەو شتە ڕۆژان کردن تۆ ببین بەڵام دەرکی پێ ناکەی لەبەر ئەوەی یەکێک لە خەسڵەتە جوانەکانی شاعیری ڕاستەقینە ئەوەیە دەستێکی باڵای هەبێ لە ستایشکردنە لە وەسفە وشەکانی تەنها ئەوە نەبێت کە من و تۆ پێی ئەوێرین ئێمە هەنێ وشە ئەڵێنی یعنی هەندێک شاعیر هەیە بەڕاستی بەڕێزان نازانم یعنی نازانم چۆن گزارشتی لەسەر بکەم چون من نادمەتەبان ئەمای کە کەس بشکێنمەوە بەڵام بەخوا بەڕێزان ئەوە شاعر نییە یعنی ئەو شاعرانە کە ئەخوێنمەوە من و تۆش ئەتوانین ئەو شعرە بڵێین هیچ شتێک نامجوڵێنی ئاخر ئەمە هیچ شعرێک نییە یعنی تخوا شعرێک ئاوەکەی دوکان بنەکەی قۆڵە بەردێکم تیاگە وتی بڵق تخوا ئەوە شعرە والله کە هەموو کەسێک دەزانێ ئاو قۆڵ بێ بردی تیاگە بڵقەیەکە وا شعرە هیچ نەمی جوڵان هیچ تەکنیکێکی تیان نەبوو هیچ شتێکی تیان بڕاتان هەبێ ئەم شعرانە چاپ کراوە بۆ زانیاریتان ناوی شعرەکە وەکوتم من لەم مایکەوە کەس ناشتێمەوە بەڵام ئەم شعرانە چاپ کراوە ئەوە شعریشە کاتێ دکتۆر عەبدوڵڵا پەشێو دێتە مەیدان و ئەڵێ پێ بکەنە بە من بە باڵا و ڕەوتم بە ساویلکەی بە بیری چەوتم بە درەختەکەی خەیاڵی لاویم کە ساڵەهای ساڵ لە سایی خەوتم پێت بکەنە بە من حتا ئەتوانی بۆ پێکەنینە بە هاوتات ناشتێ هیچ نازەنینێ من زویر نابم چاوەڕا هاتووە هەروە بتبینێ ئەوە شعر ئەجوڵێنێ لە ناخەوە ئەجوڵێنێ یعنی بەڕاستی گیانت مچڕکەی پێ دێ ئەوە دکتۆر عەبدوڵڵا پەشێو ئەو دەستەی هەیە لە پێ هەڵدانە بەڵام ئەم دێ شعرێکی ئاسایی من و تۆش ئەتوانینەوە قسەیە بکەین یان هەندێک جار وڵا بەڕێزان ڕۆژێک کوڕێک هات بۆلام وتی بە حکمێوەی من ئاواز و شدانم لەگەڵ مۆزیکا ئەوانە وتی مامۆستا ئاوازێکم بۆ دابنە لەسەر شانزەیی ئەوانەی کە شاعیر نزان کاک ئازاد باشتر دەزانێت پەنجە حسابی شانزەیە وتم ئەی کوا شاعرەکەت وتی شعرەکەی کێشە نییە منم کوڕی برادرم شاعری ئەی بەم شعرێکی بکاتەبەر وتم بۆ تۆ قماشەی خەیات شعر چیە کاتەبەری باوکێک گیان نابێ بە قوربان نابێت بڕۆ شعرەکەم بۆ بێنە وصول وایە شعر دوایی ئاواز اینجا تۆ مۆزیک اینجا تۆمارکردن ئەی هەستی ئەو شاعرە چی لێ هاتکەوە بێ تۆ ئاوازەکەت بۆی برد بە شاعیرەکە لەی کاکە وان بۆ بنووسە وان بۆ منووسە ئەی ئەخێ دیتر ئەی هەستەکەی خۆی شاعیرەکە ئەی خۆ مامۆستا ئیبراهیم جاف ئێستا خۆی لێرە نییە بانگیشت شکر وشێ زۆر خۆر یەکێک لە شعرەکانی ئاوازم بۆی دانات مامۆستا خۆمی کەمە گۆرانی وتی بیکە گۆرانی بەس شەرتێکم هەیە وتی پیرەمێرد زنگە و بێ قبوڵ ناکەم دەستکاری کەلیمێکم بکە ئەوە شاعیرە بەڕاستی هەستی خۆیەتی تەواو لەبەر ئەوە بەڕێزان لێرە کاک ئازاد بزان چەند جوان پیا هەڵەدا ئەمە یەکێکە لە شعر زۆر خۆشەکانی کەمە دوا بڕگەم تا بمێنم خۆشم ئەوێ بەقەد زەوی و بەقەد ئاسمان بەقەد خۆر و بەقەد مانگ و ئەستێرەکان خۆشم ئەوێ بەقەد زەوی و بەقەد ئاسمان بەقەد خۆر و بەقەد مانگ و ئەستێرەکان خۆشم ئەوێ هێندەی ناوم هێندەی باڵای ئەو کەژانە هێندەی سۆما و ڕەشی چاوم خۆشم ئەوێ هێندەی خەون و خەوی خۆشی نیوەڕوانی ئەم هاوینە بە عەشقی تۆ بریندارم دەزانی ئازارم چەندە بەقەد خوێن و قەد قاغەی سەر ئەم برینە دەزانی ئازارم چەندە بەقەد خوێن و قەد ماغەی سەر ئەم برینە زامەکانم بە ماچی تۆ ساڕێژ دەبن تا بمێنم ماچەکانت لەسەر لێوم هەر شیرینە و هەر شیرینە و هەر شیرینە دەستی کاک ئازاد خۆش بێ ئەو شانی ئەو چەپڵەکانیەوە چکە گوڵێک ولێخی ئەوێدە من تەنها خوێنمەوە هیچ منەوە خۆشەویستانە من لێرە کۆتایی پێدێنم زۆر وشە لەسەر کاک ئازاد لێوترێ من هەستەکەم ئەو زەلامە گوناحە من لە چەند وەرەقێکا لە قاڵبی بدەم
من تەنها خوێندنەوەم بۆ شعرەکانی کرد ئەگینە ئەو زۆر گەورەترە لەوەی کە من بەچەند ئەیفەڕێک گزارش لە شعرەکانی بکەم لە کۆتاییە یەک تێبینێکی بچووکم هەیە طبیعی ئەوەی خوێندنەوە بۆ شتێک بکات وەک چۆن وەصف و ستایشەکە ئەبێت تێبینی خۆشی هەبێ بۆچی ئەمە ناوی نانێ مەڵەخنە ناوی ناوە تێبینی طبیعی ئەویش ئەبێ کاک ئازاد هەر بۆ خۆشەویستی ئەوە سەرنجام و ئەبێ ئەویش بە سینگی فراونەوە وەری بگرێ دوو تێبینیم هەیە بەڕێزان ئەویش ئینشاءالله بۆ دیوانەکانی داهاتوو بۆی لە بەرچاوی بگرێ و لە خزمەتی ئەوە بۆی شتەکانی جوانتر بێت بەڕێزان یەکەم تێبینیم ئەوەیە ئەم کتێبە پێشەکی بۆ نەنووسراوە خۆزگا کاک ئازاد بیدایەتە یەکێک بیدایەتە خزمەتکارێکی وەک من وەکو خزمەتکارێک وەکو کەسانی ئێوە پسپۆر لە من باشتریشن مامۆستای زانکۆن هەنێکتان خۆزگا کاک ئازاد بیدایەتە یەکێ خوێندنەوەیکی بۆ کرابزانی ئەم شعرانە لە ڕووی ڕۆمانتیکە ڕیالیزمە لە ڕووی ئەکادیمی و چۆنە خوێندنەوەیکی دراسەیەک بیکردایەتە پێشی چاپی شعرەکە چکە ئێستا من ناونیشانەکانی یەکسەر لە چیتر نیگەران مەکە دەستی پێەکە دراسە نیە لە پێشەوەی خۆزگا ئیشەڵا بۆ دیوانەکانی داهاتوو جوانتر ئەیبینین دراسەیەک لە پێشیەوە هەبوایە تێبینی دووەمیش بەڕێزان ناونیشانی هۆنراوەکان دەستی خۆش بێ ناونیشانی هۆنراوەکان زۆر جوانە بەڕێزان بەڵام ناونیشانی هۆنراوەکانی هەندێک دوور و درێژە هەمیشە هۆنراوە ناونیشانەکانی ئەبێت تۆزێک کورت بێت یعنی یەک وشە گزارش لە ئایسە بۆ نمونە ئەم هۆنراوەی ناوی چییە تۆ توانای هەڵفڕینت هەیە تۆ توانای هەڵفڕینت هەیە چوار وشە ئەکرا بکرێ مەسەلەن هەڵفڕین توانای هەڵفڕین دوو وشە بۆچی شەیە تا دوو وشە بڵێنی بڕواتانە بێ ئەمە لە خۆشەویستی کاک ئازادە ئەیڵێنی بۆ دیوانەکانی داهاتوو بۆی شعرەکانی قەشەنگتر بێ شعرەکانی جوانتر بێ جاریتر و سەدان جاریتر ئێوە بەخێر بێن لە کاتی خۆتان گرت بەم گەرمایە وەختان بە ئێمەوە بەڵین دانا هەنگاوەکانتان ئەخەمە سەر ڕۆحم سەدان جاریتر بەخێر بێن من ئێستا مای بۆ کاک ئازاد جێ دێڵم شاعری عزیزمان با بزانین ئەو تێبینی و سەرنجەکانی کاک ئازاد گیان فەرموو دەست خۆش بێ خزمەتکار تۆ یعنی ناوڕۆکی شعرەکەم لێدادەم قوربان چاوەکەم یاوەرتان باش زۆر سپاسان دەکەم زۆر پێخۆشحاڵم بە ئامادەبوونتان ئەلێرەوە دەستانە کردنەوەتان مەمنون زۆر بەخێر بێن باش بەس بکەن خوا بەخێر بەسەر چاوم من چەندێک کاک شێوان ئاماژە پێدە بە ئەمەیە تۆزێک و لەسەر خۆم بڕۆم ئەنی ژیاننامەی خۆم کاک شێوان تۆزێک ئاماژە پێدە من ناوی تەواوم ئازاد کاکە حەمە نووری لە دایکبووی ساڵی 1964 دانیشتووی شارەکەی خۆم شاری کەرکووک بەڵام بە ئەسڵ خەڵکی چیمەنی سەروون و بەڕەگەز سەیدەکانی بەرزنجەم ئیتر نازانم شێخی پێڵن سەیدی پێڵن وابزانم لە سلێمانی پێڵن شێخەکانی بەرزنجە خۆشمان لێرە شارێکی خۆمان ئەڵین سەید ئیتر ئەمە کورتێک بڵێین و زۆر سوپاسی برای بەڕێز و کاک شێروان و کاک تارەق کارێزی دەکەم کە ئەم دەرپەدام بەو ڕەسان ئەم میوارەیە پڕ بگەڕین بە یارمەتیان بۆ لایەکمان ئینشاءڵڵا ئەمەوێ بچمە سەر ئەوەی کە من چۆن شعر نووسم ئەخم بەلەوەی بچمە سەر ئەوەی کە بچێ سەر شعر ئەمەوێ بۆ من ناوم ئازادی کاکە حەمێ ئەم ناوم بۆ هەڵبژار ئازادی کاکە حەمێ دیارە لە هیچ گەلوونەتەوەیە بگو گەلی کورد بڵێین وشەی بڵێن محەممەد پیتی سەرەتا و کۆتا ناقرتێنێ بڵێن محەممەد ئەکا بە حەما یان ئەحمەد ئەکا بە ئەحا محمود ئەکا بە مەحموود یان بە خولا ئیتر ئەمانە بەکارێنێ ئەمە هەندێکی خۆشەویستیە
أني شيء أروع يعني واقع بذاكر بلي جاوا يسبلي ناي محمد مايك حما يعني بو حمي سجل تجيران يعني تو خوي باقي ناكي ديرزية لقبل زبطان حشد خوشويستية من باو ناي محمد بو بلان بابير لخوشويستي يوتو كاك حما بمناضي حتى قرب كاك حما واتدي شيش ودرجة النفوس كاك حما بو بلان من دير ناوكي خوم آسادا من دير هستاوم يعني أم شيء كاك حما لكل زاد باوزا ناونا توكاي تبو شوينيا كاك حما وما هنيا وما هنيا كاك حما إنجا سم آزادي خوم يكم وزياد كنوا كاك حما كلو بكور آزاد يكم وزياد كلو بآزادي ألم كل داو آزادي كآزادي كاك حما إنجا أبدو يقوم زياد بكم ناشر نبيه هل بهيه وتاي بدينم آزادي كاك حما واتا آزادي كل أبي آزادي كل من آزادي كاك حما يعني آزادي كل ترى آزادي أما تناسي عفو نازناوي أدبيش الحمد و أستخدم داريم بداخل بهوي رجيم پیش رجیم بعض اما تانوکو پیش قناعان خن ببرین متى آسی سرطان خندوا عفوا سي سرطان تواب رضوا اتلو زیادن نم خندوا تا سي عفوا سي سرطان سي ناوندی تواب رضوا اتلو تواب اتل من لا هزارو نصتو هشتاو سي اتل بومبا سرباس إتلا لفظات هواتم من ديرا شرقي سبندرا ودير بس من كمان لكن أول شرق الآخرة بجرب لكن نشيبنا كم بجرب باشترا بوم ببيش مرجع إتل دشاق بيش مرجع بلام نقل أويا بس وصل الشعر من بدل بوم ببيش مرجع بدل بوم بعسكريش لبير مدى هزار ورثته أشتاو دو نم شاري خو مشاري كرتوك شقامي كوماري شعر جبري بغي كتاب يكون كري تذكر داين نعمل سر شو سكا كتاب يدرش شام قرب كتاب كان ديواني كديبو سلم ديواني ما مصوران الشاعرة كتاب تقريبا خوارق بيصلى برو سرو أبو كريم يتر أو كتاب أبو هانداني أو كامل بالنسبة شعر بالنسبة يتبو نوثا كتاب كم زور كري يتشان بخير نوات هكا لبين مبوش بفيش مجال لا وفيش مجالش إمل نا وفيش مجال خو بلين ما شاء الله خلقي باش ما نقول بخلقي الزراعة إمام مهندس ما نقول إمام دكتور ما نقول بخلقي باشم بيت ما نقول إتل هني شروا على ما نسيبيان بلان وباش بوك عادي مش الناو لرزقاني بلين يجدي كان يقول سام بلين لناو يجدي شو بقول يشبوين كمالي رزقاني يقول سام بلين إتل توانیم در هشتا کودای هشتا حد بو هشتا هشت کبلی شعر نفسی اما سرطای شعر نفسی نما که توانم بيقولیم ایمای شعر لخو بگریه استبوتان هوا لبرما استشهد برما ما هو تقولين اشتنو بوتان بناوي ايقول السور شركش او بكرتي او كوبليه بشش ايقول السور هو اعلاكم من بوت ابن بمناره من بوت ابن ببشترين كوشك تلاري أمشارا دتوش ورا دسر شانا دسر سرم بالكان بشجينا دروش ميجاسو تشكوشي لخوف مرو أم جيانا لبرجوا كان بهجينا أما ناوي فيش مركان زبالة نجوانهم يتم حلم بيه سدينا سوي كوتب بشري بونيا حلم بيه أما لا يخون إتش أي كشم بوزياتة تجدوا أنفكار سات أنفال أمانة أوارا ويند سليماني دبير مدى صالح هزار ونصتو نوت الشوار دبي برادري يخوم خبي سليماني إسلا دا سيد أجينا يكاب محمد أول شيء أنسيو لقد أول شيء دكاني خوشنوسي ولسجل لي قناة فرعي دار الصاكة بشاني أبدا باشا الشاعر قلت والله بعد بقولاي موسى الشيخ أنور شاعر أبو كتاب خاني مسكي أبو أبصر بناي دياري أبو كتاب خاني كي بنبش شيخاني شاعر عمل خوي الشيخ أنور نماوا ودن بابا والله شوين سجل يدانشتو
ما وصل رازي شاعر شيء بالا بدر كذا ما شاء الله بيك قدام شيء في معود الجاب كل معنا بدي أكمل فيها أمشي عليها يا أجل هذا سيء بزان الشيء ما حزك شركاني أوفي ودي بس الشاو إتد ما وصل رازي ودي من إيش المواد من أين كم أو دي كاجي وهم كان ميوانا دكاني منه يا ودان شنو يرى بامي بطاري هم إيش المواد أو السنة قال لو بانشاني أو باش أو سيجي إتد بعد كم توايا كشواني أنا إتد شيخ أنور نبيل موجود كاجي جان أجل هم شركان أوايا يعني وقت باش الشعرية برون لي يستا برو ناشي ساقان دمي برو بلاد كرون صد أما شعره إن جود ما مستعمل شوار خشتكية يعني شوارينا ودينا أما شوار خشتكية دبرو كوانا ديري أخير همي توافق يكترين بخواروا إسا أوش أخير مرة بوغوك شركنا بوغوك أبا شهرم بشاني ذا كبلايا جان أيقون شكوفي من دالي درختكي كرتو تالي وعلى السماء لخيالي بلد شيء ليستاوى بو شمال يان بو هتاو تينو يان تيني بو بارانو آو دستان نروي وتواو سر لخاف دريناوى أي قولي سوري قابلو بين بلي سول توسر بخو بهار أيني بدرو كام بو بشكاوى پێشڕەویت کرد بۆ ئەم وەرزە نەگیار دیارە و نەدار سەوزە دەشت و تەڵە گۆی چەم سەوزە بۆ نیگوڵ نایە لەم ناوە وتی ئەمە حەزەکەی نانشانی چاپانە دەمێ پێشی ئەڵێم یارمەتیت بە بەڕۆ لە چاپیدا وتم سوپاس من کاتە ئاوارە بووم هەم پارەمان ئەوە نەبوو هەم ئیمکانیاتم نەبوو ئیتر مایەوە شارەکانم هەتاکو ئەم دوایش براوە حتى 2012 حتى 2012 بورز حتى 2012 ك2003 هات من كركوك ل 2012 بعد كسي كوامنا ناس الشركان بشاني بمواسطة يعني بوي بوارن كمان ما مصطفى عبد الستار بن جباري شو ما خزوته تم كاكتو بلي أتوها أي أخبار خير خشاو غير عزيز أود كاك أبو جبار أمشي أنا بواسطة من كتب والله كاك الجيان سرشاو سرسرم بالله أمشي أي تور بالله أي تور أمشي من سرد شعر لناك مزور مكادي خوي شعر مشاني أبو خوي إذا ما مساجي المستهلك ذا وتي ما كان كويس ما نرحمه وتي كسؤال فاصلة كم بخاصة وشوا لولي كلا جان كبرنا خاصة وجوش يعني وتعتمد دوش شعر اللي بشركه فلان كشاني خلق ناسن كشاني المسرمان هذا بقى شايف يا كشاني يود ممنون يتر بدي بوزانكوي كركوك لما ما مستهلك أبو أفراد بولين زندو بش شنو غفور أحمد يعني شنو أحمد غفور بالله بشان ده يتر بدي كاكا أما صد لصد من الشعر والجوان وواوا بيقول بلايكا ودي باش والله تبغى ساعات حول نبيل مجلستان حاولتي بياني تربيبك ودي كاكا مجدش شعركان ويخويتي بلايكا أو كاتا يكادي مستراني كل لخي كركوك تكتبين الشابدا بواري زنجي أنا بو تكتب لشالة ببلاش أدم كاكا لا يأخذ الأم كتاب بو لشالة بايكا وبارم يومنا ودي كاكا جنب خاطر زي كسائل زور بكارنا أنا الشركة متوزع شيء سالة منا نسين ودي براسك ممنون أتد سالة ده تخم ده 2000 أما 2012 ده 2000 خم راهم في الوا أم كتابة كنسين شركة شمال أمين لكن أوش بيرم دوا كردوا من دا كمان أوي بسر من دا كي ما هاتوا أو ديا من خلقي شي منم دوان يضربط ميزانا يعني أجا شارش كي بوايا هيشي دا هلا الجو لا برزان لا قلازية كمتر نبو لا باريسان كمتر نبو يعني ولسه ديا كمان هات إتسأل بنا نخلق ديا ديان ما مستوى خلقي أو ما نبو يعني يكيك جهدي هناك أم من أبو نسيح يعني أم يجوا
هەستان 4 ساڵ خەریب بووم بەتا مێژەکە نووسی هەم مێژووە هەم ئاماری لەیەکەیە هەم وەکو ڕۆمانێکە سرنجی دڵاگیشە بەلای خۆی کە بیخوێنیتەوە بەسێ نووسیمە ئەمە مێژووی چیمە ئیتر دوای ئەوەش لە 2013 کە ئەو کتێبم لە چاپدا ئیتر هاتمە نووسیم بۆ خۆم هەتا ئەم بەرهەمەم ئەمساڵ لە مانگی 6 لە 2024 بڵین لە چاپدا ئەوەی کە پێشەکی نەنووسیەوە ڕاست دەکەی من داوا لە بەر دەکەم شای کەسم نەدا چونکە مامۆستا شێخ عەلی وتی ئەوە تەواو بڕۆ ئیتر بەڕاستی منیش ئەوم داهی وتم پێویست ناکات دوایی مامۆستا شێرزاد حەسەن ئەوە تۆزی تەحسیل لێم کرد لە کتێبێکی بە ناوی سێوی وشیاری ئەگەر سێدان کرد بخوێندم لە سێوی وشیار ئەگەر تۆ شاعیری ئەگەر ئەوێری بنووسی ئەگەر ئەتوانی بنووسی شعرەکەت بۆ خەڵک ڕسەمانی بۆ بکە بینووسە و بڕۆ ئەگەر ناشتوانی قەڵەمەکە دانی تێگەی هێدەمە ڕاستی ئەوە تاسیری لێم کرد بۆی پێشەکەی دانەنا مەمنونم بەڵێ دەستکەش دەم داوات بڕن کۆتایی بە هەموو کلاسەکەی تێبینیەک پرسیارە شتێکە سێتی شعرەکان بخوێنەوە دوای بزانین چی پرسیار باش بەسەر چاو شرپا ئەڵێ هاتی ئەم شەو لێرە بێزارم کەی ئەڵێ هاتی ئەم شەو لێرە بێزارم کەی خۆیەکە منجارت نییە و شەوانە دێی دڵنیابە لە هەموو شەو زیاتر خۆشم ژوێی بەبێ چرپە هاتی ئەڵێ نەبە ئەم شەو مانگە شەو پێمان بزانێ لەم جێژوانە ئەو بەدیا سەرمانەوەی و بۆ بەیانی گەوای سەرهەدمان بێ بابا ئاگری دڵێکی کەوە باخەوانێک کە چۆن دەچێتەوە بۆ لای باخی و لای ئێواران سێبەر هەڵدەکشێ بەرە و تاریکی ئەسێرە چۆن ئاوا دەبێ و خۆر چۆن هەڵدێ لای بەیانی ئاوە خەیاڵ دەمباتەوە بۆ لای شعر ئاوە عەشق دەمباتەوە بۆ لای سوتان وەرن با ئەمەشقە بەرینەوە بێستون وەرن با ئەمەشقە بەرینەوە بێستون چراکانی دوێنێ بە ئاگرێکی دڵێکی کەو هەڵکەین وەرن بالێکی پەژمردە بە ئاوی بارانی ماچێکی تر تەڕی ببێتەوە وەرن با بە پێکەنینی هەناری کەوە بگرین با بە باڵی کۆتری خەیاری کەوە هەڵخوڕین بە مۆزیکی ئاوازی کە بژەنین گۆرانی شیری بەهارێکی کە بچڕین دانیوەڵی ماچەکانمان بە لێوێکی کەوەشین بێ لە ڕێی ژوانی و لە بێسوونێکی کە دەبنین وەرە خەیاڵمەوە باوەک موسا عەسای عەشقم پڕێ دەمە بەر پێ وەرە خەیاڵمەوە باوەک موسا عەسای عەشقم پڕێ دەمە بەر پێ
لە پێش چاوی خاوەندەکان ببێت بە ماڵی خۆشەویستی لە نێوانماندا. وەرە خەیاڵمەوە، وەرە خەیاڵمەوە، با لەسەر کێوی عەشق ڕۆژی 1001 پێت بڵێ من خۆشم ئەوێ. وەرە خەیاڵمەوە، با بە سەرکردنی باڵات هەرچی سحری چاوەکانتە بیسڕمەوە. وەرە وەکو موسا، وەرە وەکو موسا، با بدەین لە ئاوی نینی خۆشەویستی ڕازگۆییمان بەرینە سەر لە پێش چاوی خاوەندەکان. من ببم بە پێغەمبەرانی عەشق و لە ئاوی نیل تۆش ببی بە ماسی، تۆش ببی بە ماسی. ئێستا بۆ خۆی وە بە شار دڵم پیرە، دڵم پیرە، پیرە وەک شاخ، تەڕە وەکو لمی گوێی ئاو، گەش و جوانە وەک ئەستێرە، وەک گوڵە باخ. دڵم سەوزە، سەوزە وەکو درەخت، وەکو بەهار، لە ماڵەکەم گەورەترە، لە گوندەکەم گەورەترە. ئێستا بۆ خۆی بۆ بە شار دڵم پیرە، پیرە وەک مانگ، وەکو هەتاو، پیرە وەک پەرکە ڕەنگینە، وەک بەفر و ئاو. دڵم پیرە، دڵم پیرە، لە بیری دێ دەوڵەتی مات کەی دروست بوو، لە بیری دێ پێی ڕووخاوە، لە بیری دێ زەردەشت کەی ئاگری ناسی، لە بیری دێ لەسەر پێستە کۆنەی گادا بە چی خەتێک ئاوێستە نووسراوە. خۆت بیر مەکە، خۆت دوور مەگرە، خۆت دوور مەگرە، وەرە نێزیک بە لێمەوە. ئەم دڵی من پەپولەیە، بێگوڵ ناژی بۆ ناو گوزاری بەرەوە. لە دوورەوە بۆم مەڕوانە، لە دوورەوە بۆم مەڕوانە، وەرە ناو دنیای عەشقەوە. وەرانیەکت بۆ دەچڕم، شێعرێک بۆ دەخوێنمەوە. لە دوورەوە سەیرم مەکە، لە دوورەوە سەیرم مەکە، وەرە سەر شەقامی عەشق پیاسەکردنی ئێواران. خەڵکی دەڕۆن بۆ شوێنی دوور، من دڵم دەکەم بە جێژوان، من دڵم دەکەم بە جێژوان. خۆت پیر مەکە، بیر لە هیچ شتێ مەکەوە، ئارام بگرە و دابەنیشە بە دیار و باری عەشقەوە. ئەگەر ماسی ڕەحمت بینی، ئەگەر ماسی ڕەحمت بینی، خوا دڵی بۆ بکەوە. فتوبوا ئەم تەمەنە سەرسپیەم، ئەم تەمەنە سەرسپیەم دەیەوێ بەجێم لێڵێ. چی بکەم باشە؟ ببمە کۆسپێ لە بەردەمی وا بکەم بگەڕێتەوە. ئەم تەمەنە سەرسپیەم دەیەوێ بەجێم لێڵێ. چی بکەم باشە؟ ببم بە کۆسپێ لە بەردەمی وا بکەم بگەڕێتەوە. چی بکەم باشە؟ وەکو جاران ببێتەوە بە فەقولە و بەسەر گوڵێ بنشێتەوە، بەسەر گوڵێ بنشێتەوە. ئەم تەمەنە سەرسپیەم دەیەوێ بگوێزێتەوە و کەچی دڵم هەر بە کوڵە. یاری دەکات، یاری کڵاوێنی عەشق. من لە پۆستی تەمەنی بەسەر چووندا بوو، ئەو لە بەزمی خۆی ناکەوێ. هەر خەریکی فەتوگوڵە، هەر خەریکی فەتوگوڵە. گەریدەش نیم، من عاشق نیم، بەڵکو بڵێ عاشقی بم، نیشتیمانەکەم خۆشەوێ.
بەختەوەر بن بەم پۆششە بەم ڕێە دوور هێژە داستان و ئەم شۆڕشە بەختەوەر بن بە برینی ئەو هەورازە بە ژەنینی ئەو گیتارە و ئاتەکایە ئەم ئاوازە بەختەوەر بن بەم ڕێگایە بە دۆزینەوەی ئەم ژوورە و هەڵکردنی ئەم چرایە بەختەوەر بن بەم ژیانە هەڵاتن لە گولی هاری ناو دەشی ئەو دارستانە بەختەوەر بن بە سبێدە ڕۆژی نوێیە ئێمە دێن و ئەوان ئەڕۆن ئایندەی گەشت چاوەڕێیە داوای لێ ڕوونەگەین بۆی مۆسیقامان ئەسڵان کاکازات ناتوانێت یعنی باشە ئەو ڕاشایەت ڕاستکە بەڵام ئەبێت دڵ ئەستوریش بێت ناکرێت کاکێک بەرە تو سەر ما غريب وما زحمت أما دبري استديم خلاص باستا ئەم دنیای مێناوەتەوە خەیاڵی خۆم بە کاتژمێرەکەی سەردەستم بێ نیوە شەوە کەچی خەوم نایە و هەر لێرەوە بە تەماشا ئەم دنیایم هێناوەتە خەیاڵمەوە بە کاتژمێرەکەی سەردەستم بێ 12 شەوە بە کاتی هەڵقوتانە سەر ڕێبیەکان بە ڕازونانی دوژمن و بە پێچانەوەی زامەکان بە کاتژمێرەکەی سەردەستم بێ 12 شەوە بە کاتی جێژوانی عێراق بە کاتی سوتانی من و بە ئاوەبوونی ئەستێرا بە کاتژمێرەکەی سەردەستم بێ 12 شەوە بە کاتی شۆڵبوون و تاریکایی پۆڵانەکان بە بینینی چرای گەش و کزی دادێ لەسەر ڕەپە و بە پەنجەرەی ماڵان دێم بە گومانیت چییە بە گومانەوە سەیرم دەکەی پێت وایە ڕۆژێک لە ڕۆژان عاشق بووم ئەی کێ ناڵێ گەمژەترین پیاوی دەکەم نەبووم بەو هۆیەوە بۆ بێ نەبووم بە کوێخا چونکە بە بیرم بێ ئێمە هەر بە منەماڵە کوێخا بووینە دەدێ یان نەبووم بە باخەوان چونکە ئەوەتەی هەین هەر بە بنەماڵە ڕەزوباخمان بووە یان نەبووم بە پێشمەرگە چونکە ئێمە ئەوەتەی هەین وەک نەتەوە لە کوردستان دوژمنمان زۆر بوو بەڕێزان سپاس بۆ گوێگرتنتان لەسەر قسەکانی جەنابەت یەکەم ئەوەی وتت ئاواز نایبەن ئاواز نابێت بۆ لای نابێت بۆ لای شاعر بەڵام کاک شێروان هەیە یەک چێ نمونەت بۆ دێنەوە لە کەرکووک مەسەڵەن بۆ نمونە محەممەد عەبدولوهاب لە ساڵی 1960 دێ بۆ لای فەیروز ئاواز و دەقێکی بۆ دێنێ شار عەبدەڵاب دوای شەقامی تەم دوای عەبدولحەلیم حافظ فەیروز نابێتەوە لەبەر دەقەکە باس ئافرەتێکەکە شەو درەنگ دێتەوە لەگەڵ ئەخلاقی منە ناگونجێ لە نابێت محەممەد عەبدولوهاب بەڵێ با ڕەحبانی پیاو شاری بۆ دانێت فەیروز قبوڵ ناکرد تازەوە قالبی کردووە و پیاوەیمە دەستکاری ئەوە ناکرد دوو لە کەرکووک ئەزار ڕەحمەتی بە خالد هێرمان خالد هێر ئاوازیان بۆیە برد شعیدانە بۆ نمونە ساڵێکی دیکەش وادەهاتەوە ڕۆژی نەورۆزی کوردەڵاتەوە ئەوە ئاوازەکەی بۆ شەبەرەش بۆی باو دانێت ئەمە دوو ئاوازی نشی داناوە هەر خالد هێر زۆری دانا بەڵام دوو نمونە دێنەوە کوردەڵێن مشتێک نمونەی خەرەوارەکە بۆ یەک شەو دایدایە ئەم بێشتی هێڵم عەباس وەی ئەوش دەڵێن لەمە هەبات ئەی قومری شێ بەڵێ لەمە هەبات حاجی ئاسمینە نەوازات بکەم کە دیوانەکان چاپ کرد 120 شعرە 120 هەر 120 کراوەتە گۆرانی بە ناوی لالە بەدەستان گۆرانی لالە بەدەستان و بەهاران دەچینە زەمزیران و ئەمانە گشتی
بیستنۆ گۆرانی خۆی ئاواز بۆدان شاعری کوردی باقی معاملێ و چێ بۆیان بردو شاعری بۆدانەوە ئەم دەستەکانت خۆش بێ مامۆستاگیان مەسەلەی باختیار عەلیش باختیار عەلی ڕەهەندەکان ڕەهەندەکان بەخۆیان بزانن نەزانن دەوڵەتی چقلیمی دەعمانیان کرد بەس بۆ ناشرینکردنی خاڵە و ئاڵا و خاتی نیشتمان باختیار عەلی یەکەم کەس بوو کشایەوە کە کشایەوە ئەم وتەیەکی بەقوەتی بڵاوبنووسی لە هەموو وڵاتێک لە وڵاتە پێشکەوتەکان ڕۆشنبیران بەشێکن لە چارەسەر بەڵام بەداخەوە لە کوردستان ئێمە بەشێکین لە کێشە دۆست پاسدەستان دەست خۆش بێ دو قسەشم هەر بۆ خۆشی من براژنێکم چیمەنیە زۆر ڕقم لە چیمەنی بۆ چکە براژنم چیمەنی بەس کاک ئازادم بینی هەمووی خۆشە بەسەوە تەزیینەکەم بۆ قاتت تاکەم بەسەرانی ئەو کۆڕانەکان زۆر گرنگە ئێمە بتوانین ئەو زۆرە کۆڕانە لە کەرکووک وەکو بەشێک لە گرنجیدان بە زمان و ئەدەبی کوردی ئەو کۆڕانە بژێڕین بۆ کە ئێمەش هەین ئێمەش دەتوانین زمانی کوردی پەرەپێ بدەین ئێمەش دەتوانین وێژەی کوردی شەعری کوردی هونەری کوردی هەمووی گەشە پێ بدەین وە لە ڕێگەی ئەو کۆڕانەوە دەتوانین یاری بڵاوی بکەینەوە بەڵام ئەوەی کە سەرنجم هەیە من لەگەڵ کاکمەلاش یان باسم کردوتم سێکە نە لە کۆڕە سیاسەکان نە لە کۆڕە ئەدەبیەکان گەنجی کەم تێدایە پێویستە من مام بکە بەشی هەر زۆرمان ئەوانەیە کە بەتەمەن بەداخەوە دەبوایە ئێستا ئەوە شعرە هەستی ناسکە دەبوایە گەنجەکان زیاتر لێرە ئەوە خاڵی دووەم کە لە یعنی ئەم بەڕاستی شارەزاین زۆر لە مەسەلەی شعر نییە بۆیە کەمتر ینی دەستمەسەری بەس لەسەر مەسەلەی ناونیشان زۆر گرنگە هەموو ناوەکان گرنگە ئەو ناوەی کە ناونیشانی کتابەکەش گرنگە ئەوەی ڕۆژەکەی کاکمەلاش کە لە ناوە کوردیەکانەوە دەست پێ دەکەم دەمێت ڕەبتی بکەم وە لەگەڵەوەی کە چەند گرنگە ئێمە گرنگی بە ناوی کوردیەکان بدەین بۆی کە ببێتە تایتڵی هەمومان یعنی هیچ مەسەلەکە ینی ئەو قسەم بە خیراپی ئاینەکەی لێوەرمەگرن بەڵام هەر هیچێک لە ئێمە کاتێکە دەڵێ ناوت چی ئەگەر هات و ناوەکەی کوردی بێ زیاتر ئاشنایەتی بدێت زیاتر دۆر پێ دەکرێتەوە بەلانی کەم ینی ئەمن لەسەر خۆمەوە قسەی دەکەم دەبێت سەرنجێک لەسەر ئەو مەسەلەی تێکەڵاوکردنی دەسەڵات و نیشتیمان ینی ئەوە بکەم کە بەڕاستی مەسەن کاک مەریوان وریاقانە ئەوەی کە ناوی لێناوە خودنەفرەتی یعنی ئێمە خۆمان خودنەفرەتی دەکەین لە خۆمان ڕاستە مەسەلا حیزبێک هەڵە دەکا کەسێک هەڵە دەکا دەسەڵاتێک هەڵە دەکا بەڵام هەرگیز ئەوە نیشتیمانەکە نییە کە هەڵەی کردیەوە ئێمە دەبێت ئەو دوشتە زۆر دێکتری جیا بکەینەوە هەرگیز تێکەڵیان نەکەین ئێمە نیشتیمانەکەی خۆمان خۆش دەوێت دەبێت ینی کاتێک کە ڕاستێت دەسەڵاتەکەش یان لە حیزبەکەش دەبین لەبەر نیشتیمانەکەمان خۆش دەوێت بۆیە ئەوە حیزبەکە ڕخنێن لە ئاسی پێویستی خزمەتکردنی دەسەڵات نیشتیمانەکە نەبووە زەبووی ئەوە زۆر گرنگە ئێمە ئەو دوشتە بەڕاستی لێکتر جیا بکەینەوە و هەرگیز تێکەڵ نەکەین بەداخەوە ئەگەر ئەو قسەم لێ قبوڵ بکەن بەشێک لە ڕاگەیاندنی معارەزە و لەگەڵ ئەو پەرلەمانتارانەی لە بەغدایە بەو جۆرەی وایان کرد ینی حالەتێکیان دروست بوو خۆی کە دەسەڵاتی بەغدایە فریشتەیە بەڵام دەسەڵاتەکەی خۆمان یعنی نەفرەتیان لێ دەکەن ئەوەندە خراپ دەست چاوت خۆش بێ محەممەدیان کابێ جەناب شەریک پرسیارێک نەبوو لە مامۆستا کاک ئەگەر یەک سەرنجم لەسەر ئەوەی هەبێتن شعرەکانی ئەوەندەی من جێم کرد زۆر هەست ناسکۆ و بەڵام ئەدای شعرەکانی دەبوایە باشتر بەڵێ ئەدای ومایی دەستێ مەکرد ینی پێناژنە دەست خۆش فەرمو وڵی دەرەوە والله لەم قڕی پێشوو لە دیالۆگ ئەنجاماندا مامۆستا زاهیر قسەی جوانی کرد وتی ئێمە ئەم مەجموعە خەڵکە سەر دانیشتوو لێرە لە حەشت وێناش هەر ئەوەنی تێگەی ئەی بۆ زیاد ناکات بۆ خوا گەنجی پیانێ هەر لەسەر قسەی چەند زۆر ڕاستە باسی نمونەی هینی هێنایەوە مامۆستا نوخەرداخێنەوە لە سلێمانی وتی بە هەموو تواناگە ڕژەمی باس هینیە کرد ئەویت ئەو کابرا کۆڵی نەدا دایم بۆ هەر شوێنە چواسی پەزەکە دایەوە تێگەی ئەویت باش ئێمە بۆ ئەمەنی بۆ زیاد ناکەن تۆ گەنج زۆر دەست خۆش مامۆستاییان چاکشەوان ئەوڵێ شعر کار و کاردانەوەیە من پێم وانە یعنی جار کاردانەوەکەش ڕوویداوە شاعیر یەک ئیشی بۆ نەنووسراوە یعنی یەک هەڵوێستیشی نەبووە شعر پێم وایە بە قەناعەتی شخصی خۆم بەهرەیەکی خوداییە یعنی دوورە لە مەسەلەی ئەکادیمیا و ئەوان بەڵام
تكتيك هيا تكنيك هيا ونري نوسينا هيا اگر بخوێن بێ ئەکارگەریبوونە کە سوودی بۆ ئەبێ بەڵام ئەگەر کەسێک خۆی شعرەکە لە ناکیا بێ ئەتوانێت لە هەر کاتێک دابێ شعرێک دەست خۆش بێ کاک محەممەدگیان ئینا ڕوونکردنەوە بوو پرسیاری کاک سەید حەسەن زور ذكية في عمرها 8 حربية 11 ساعة يعني شو غنادي رجل من كم كتاك شو علي حل جاي ليك يعني كان 8 حربية هي في غمر تعريف لا ما حرزك في غمر عالم هەر پێشنیارەکەم هەر چوارشەمانە خۆڵێکی تایبەت کارفەرمان بکەن بزانن میکانیزمی چییە داواکاری چییە چی بەنیازە چی بکات من ئەم مۆزوعە هەستەکەم زۆر هەستیارە و گرنگە و قسەی زیاتر شێ وەک لەم 5 خولەکە و 6 خولەکە بەڕاستی یعنی حەق نادرێتەوە مۆزوعە حەزەکەم ئەوە بیخەنە خشتەوە ماوەساقەکە بیکات خشتەوە چوارشەمانەیەکی بۆ تەقدیم لا بقربان أنا هستكم أنا شو بقدر فرموا عزيزة فرموا أنا ولا إيرو إن شاء الله ما تحسن يا كمين دستا إيو بخير بهمتان دستا خوش بو كيشكو أو بيشكشي كل دسي خوش به بیرۆکەی مامۆستا من یعنی بۆ تورەکەی مامۆستا من بیرۆکەیەکم هەیە بەعەم نموالی 50یەکەم هەزار ڕەحمەت لە گۆڕی دایکسان و دایکم کە منی ناردە جێگایەکەوە لە یەکی تراییەوە 58ەوە چوومە دوکانێکی نەجار تورکمان خزم مابوو ئەو بوو بە تورکمان خەڵک خەڵا بوو لە ئیزباتخانەی کۆن دوو ڕێسۆفانزبات هەبوو ئەو کاتە خەتەکان ئەوە لە بیری بێ سوور بوو بەڵام خەتەکان ئەوان بە براس نووسرا بوو ئەلف عینی زبات عەسکەری یەکێکی ناوی ڕێسۆفانزم بوو یەکێکی ناوی طەبعاً من مێژوو نووسم لە کەرت مێژووە نووسم و بیرۆکانی کەرکوو دەبێنەوەم دەرێ بێنەوەم دەرێ با قسەکەی خۆم بکەم قسەکەی خۆم بکەم باشە یەکێکی ڕێسۆفانزم بوو عارەب بوو نازام خەڵکیۆ بوو درێژێ بوو باریکەڵەیە درێژ لێرەی خەتێ هەبوو وەختی خۆی تعدای لە جودی کردو جودی بە قوسحە لەی داوە ئەوە کەیترش ڕێسۆفا حەمید بچکۆڵەیە بوو کورتە باڵا هاتە لای وەستاکەم قسانێک من ڕێزمەیە بۆ تورکمان من ناو تورکمان گەورە بوومە ڕێزمەیە بۆ عارەبەکان جواد کوفی مامۆستای خۆمان باشە زۆر عارب لەگەڵمانە ئەو تورکمان لەگەڵمان ژیاون بەڵام هەردووکیان هاتن لای وەستاکەم وتیان بە تایبەت حەمیدەکەیان وتی تابلۆیەک هەبوو لای دایرەی کارەبای کۆن بەرامبەر دایرەی کارەبا کەباب کوردستان بە تورکمانی وتی تابلۆکەم داگرت بە پۆستاڵەکەم چوومە بانی ئەوە لە مێشکم دەرناچێ یعنی بۆچی ئەوەنە ڕقیان لە تابلۆی کوردیە بەداخەوە من لەگەڵ بیربۆچوونەکەی توم تابلۆکان بگۆڕێ و کۆرێکی بۆ بکەین ئەمە قسەکەمە ئێمە ئەم تەقویممان هەیە تەقویمی کوردیە ڕۆژمێری کوردیە لە کارێز خۆمان تەبەبا کردووە 2000 پێچووە دامان ناوە هەم بۆ مەصرفی ئێرە زۆر شتمانەوە بەسەر مایکرۆفۆنێکمانەوەیە هەفتەکەی تر لە مزگەوتەوە هاوردم لە مزگەوتی لای خۆمان لێرە دایانەی ئەو کە تویشە دەیستە دەست ئەوانەی قساکەن بەشداریەکەن زۆر جوانە بێ باشە ئەمە 2000 ئەوەی کەی خۆیەتی تر 2000 دانە 1000 دانە چی دانە ئەوە داخلەکەی لەوانە سپاسانەکەم چوار کەسمان ناوە بەڕێزان بە سەرنجێک لێرە ئەم دیوانە کاگازات نرخی 5000 لەسەر داناوە طبیعی پارەکە زۆر شتێ ڕەمزیە یعنی من
کاتی پێشووتر لە شوێنان تر بە 8,000 ئەم لێرە 5,000 لە سەردانەوە من لە دیالۆگ ئەو کاتە ئێشە خوێنم بۆ نەکردبوو کە کڕیم لێرە یەک سەرنجێکی بچووکم هەیە لە ڕێگای ئەمەی کاک ئازاد و دەرفەتە من ئەم قسەیە بکەم بەڕاستی بەڕێزان حەزەکەمی تر بە حکمیەوەی من بیبلۆگرافیاکەم هەموو نووسرانی ئەم شارە ئەچمە ماڵیان یعنی سنوقیان بۆ کەم بیبلۆگرافیا ئەوانە یعنی زۆربەی نووسرانی کردبوو ئێستا کە کتێب چاپەکەن تیراژەکەی تەنها 50 داناکەن ئەڵێن کاکە بەخوای نایدینە کەس و ئەوانە چکە ئەمانە بە بەلاش دامان قیمەتی نییە فڕێ دەنەژێر پێ و ئەوانەوە ئیتر من 50 دانادەم ئەیدەم ئەو کەسانی کە ئەی خوێندنەوە یان ئەوانی کە حەزیان لێ بێ بیکڕن لەبەرەوە بەڕێزانی ئێستا ئەو 5,000 کە کاغازات لەسەریدا هەر ئێستا بڕۆ ئەنسساخی بکە ڕەنگە 10,000 تا بچێن و ئەو زەلامە من نەزانم سەر و 2 میلیۆنشی سەرف کرێتەوە بۆ 5,000 بەڵام با فێر نەریتێک ببین ئیتر هیچ نەبێ ئەو پارەی بۆ بگەڕێتەوە ئەم بتوانێت دیوانێکی تری پێ بکڕێ ئێمە ئامادەین 10,000 15,000 بدەینە چەند شتێکی لابەلاو لێرە ئامادەنیمان 200,000 بدەینە کتێبێ ئەمجا ئەو کتێبەش کە پارەت کڕی بەڕاستی دە قیمەتێ بێ فڕێ نابێت لەبەرەوە ئەگەر کەسێک پرسیارێکی لا گەڵاڵێ ئەو تا کاک ئازاد ژمارەیەکی لێرە هێناوە نرخێکی 5,000 کرا هەر شتێکی زۆر زۆر ڕەمزیشە ئەگەر ئەوێ بیکڕێ کاک ئارامیگیان ئەگەر تاڵ نەبێ ئێمە تامی شیرین ناکەین ئەگەر خراپ نەبێ هەست بە باشی ناکەین ئەگەر کەسایەتی ناسەرکردە نەبێت هەست بە کەسایەتێکی سەرکردەی ڕاستەقینە ناکەین ئەگەر حزبی خراپ نەبێ هەست بە حزبی باشی ناکەین ئەمە تەبیعەتی ژیانە لەسەر زەوی ئەمجا بۆیە کە با هەبن خەڵکی خراپ هەبێ بۆی خەڵکی باش دەرکەوێت نووسەری خراپیش با هەبێت یعنی شعری یعنی ئەوە نەبێتە تێرەخنە لە لای چکە تۆ وەکو ڕەخنەیە باست کرد کە ئەوانەی کە شعر ئەنووسن لەوانەیە ببێتە هۆی ترساندنی فەرموو عەزیزەکەم جوێن لەوانەیە ببێتە هۆی ترساندنی گەنجێک ئەلێ حەسکا شعر بنووسێت نابا بنووسێت تا ئەگاتە ئاستێکی باش ئەمە یعنی ئەم بابەتە بوو بەڕاستی حەزم کرد ئەوەی دەکەم ئەمجا کاکە حەمەیش لەوانەیە بەشێک لە ئێمە نەزانێت کاکە حەمە لە ئەدەبیاتی عەرەبی واتە کورد یعنی کە لە شاعرە هەرە خراپەکان تش بە قەزەی کوردی شعری هەیە ناوی ناهێنم هاوارێکا لێ کاکە حەمە ئەمجا کاکە حەمە لە ئەدەبیاتی فەلسەفەی عەرەبی لە جنوبی عێراق و عێراق بە کاملی لە هەشتاکانەوە بووە بە وشەی یعنی کورد دەست خۆش بێ کاک سەلامگیان زۆر بە کورتی کتێبێک هەیە داغستانی من مەسوول حەمزەتۆف بیخوێنەوە ئەڵێ بۆ ئێمە نووسرا بۆ ڕۆژگارە یەکێک لە چیرۆکانی زایان لە چی ئەڵێ پاشاکە بڕێرێ دەرەکە ئەڵێ ترەوەی شەعر بنووسێ لە سێدارە ئەڵێ تر کۆمەڵێک مستەشارەکان دەوریەوەنی کە ڕاوێژکاریان پێگاڵێ نەڵۆن گەورە مەخرەوە هیچ بڕیارێ نییە تو چۆن مەسەلەن ئەو بڕیارە دەرەکەی ئەوەی شەعر بنووسێ لە سێدارەیە دەمووانە ئەڵێ بانەجیان عەقڵتان نەبێ خۆ من بەڕاستی نییە من ئەو بڕیارەم دەرکرد ئیترەوەی شاعری ڕاستەقی گوێ لە ملشی بدەی هەرە نووسێ ئەوەیشی بە درۆ نووسێ خۆی واستێنێ و تەواو گوێ لەم قسەی پێ ئێمە شعر نووسمانێ و شاعیرمان هەیە باش ئەڵێم بۆم کە تاقییان کەمەوە ئەوەی شاعیر ڕازەنگیشی کوژی هەر شعرە نووسێ کاک فەرمووە هەر چونکو لە وابزانم دوهەمین کەسم وانە یەکێکی تر لە کورتێکەینەوە لەگەڵ کاکازادە کاکازاد ئەگەر شاعر نەبووایە نەیەتوانی ئەم شتە بڵێت خواستێکی بەکارێنە یاری کردبووە ماسی بەڵام یاری کە کردەنە ماسی خۆی چی لێ هات خۆی کردووە بە نیلی خۆشەویستی ئەو زۆر مهمە ئەگەر شاعر نەوایەنێت نەیەتوانێ مە بڵێت قسەیشی زۆر لەسەرەکرێت چونکە ئەمە جوگرافیاگرێتەوە مێژووەگرێتەوە ئاینەگرێتەوە ئەمە پڕی شاعرە بۆیە ئەڵێم کاکازاد شاعرە دەسەکانی خۆش بێت مامۆستاگیان تێر لە قسەت ناخۆی نیمە وڵایی بە کورتی کۆتایی پێهێنا دوامین کاک ئاسۆ هەر باسی ڕسوول حەمزاتۆفت کرد داغستانی من یعنی من هەردوو بەرگەکەیم خوێندوتەوە بەڕاستی من ناڵێمەوە کتێبەوە کتێبخانەیە باسی ئەوە کرد کە هەندێک کەس شاعرە نووسش شاعر چی و شاعریە ڕۆژێک ڕسوول حەمزاتۆف گەنجێک شعرێکی بۆ دێنێت شعرەکەی ئەخوێنێتەوە طبعا زۆر بە جوانی وەڵامێداتەوە ئەڵێ ئەوەی تۆ ئەم شعرەی تۆ وەک مەنجەڵێک وایە گۆشتی تیا بێت ئاوی تیا بێ خوێی تیا بێت بەڵام ئەم مەنجەڵە ئاگری لە ژێر نەبێت یعنی شتێک ئەبێت بجوڵێرێت یعنی گەرمیەک بدا بەدڵت بە گیانت جا بۆیە هەموو کەس ئەتوانێت بەس کابان یعنی بۆ نمونە
کاڵێ کابان و دەستڕەنگینە ئەزانێ شتەکانەمووی تێگەڵ کە شتێکی جوانت پێشکەشکە منش لە شعرەکانی ئەوە شتێکی جوانم بینی دەست خۆش بێ بەڵام پرسیارەکەم ئەوەیە ئەی باشە تو هەر شعرە نووسی یعنی ئەم وێنە جوانانەی تایە دەست بۆ ڕۆمانێ چیرۆکێ شتێکەوە جگە لە شعری هیچ فرد نەنووسیەوە وەڵامی دەرە بەس بەس لەگەڵ شێر خەریک شوی کۆتایی پێبێنین مامۆستا حەسەن ئەم کاخەزەی هێناوە دیارە ئاڵێ من ئێستا لێ ئاماژەم پێ کردوتمە و ڕۆژمێرەمان داناوە نرخی 2000مان لەسەری داناوە بۆی بە پارەی ئەوە مایکرۆفۆنی هەرکە قسەکەی کرد ئەڵێ یەکسەر مامۆستا ڕەمەزان زاندار بڵێ 50000 داناوە تێدی بیدەنە مایکرۆفۆنی زۆر زۆر سوپاس مامۆستای گیان هەمیشە جارێکی تر و سەدان جار سوپاس بۆ ئێوە هەنگاوکانتان خینە سەر ڕەحمان ئێوارێکی خۆشمان پێکەوە بردە سەر گرنگەوەیە لە کۆتاییە یەک وێنەیەکی جەماعی زمانی کوردیمان وێنەیەکی بە کۆمەڵێک خۆشەویستان بەخێر بێن زۆر بەخێر بێن